سەبارەت بەو سیاسەتەی کە بەغدا بەرامبەر بە هەرێمی کوردستان گرتوویەتە بەر بە تایبەت لە پرسی موچە. لەسەر ئەم بابەتە گفتگۆ لەگەڵ دکتۆر عەبدوڵەتیف ئەحمەد ڕابەری ڕەوتی سەلەفی لە کوردستان دەکەم کە ئێستا ئەو لە مەککەیە بۆ بەجێگیاندنی فەرزەی حەج بە شێوەیەکی ڕاستەوخۆ قسەی لەگەڵەکەم. دکتۆر ئەم کاتتان باش. ئەم ڕەفتارانەی کاتێکتان باش بێت. زۆر سپاس. ئەم ڕەفتارانەی بەغدا بەرامبەر بە هەرێمی کوردستان چۆن دەبینی بە تایبەت لە پرسی موچەیە؟ مانگ نییە موچە خۆران دەستیان لەسەر دڵ نەبێتن کە بەغدا ئایا موچە دەنێرێت یاخود نە. ئەو مانگەشە خۆیان بڕیاریاندا کە موچە نانێرن. بەڵێ الحمد لله والصلاة والسلام على رسول الله. والله من قضيك زۆر لەوە بە گەورەتر دەبینم بەڕاستی. و ئینسانی کوردی مسلمان کەبیر لە واقعی کورد بکاتەوە باشە بۆچی دەبێت لە کوردستانی عێراق حاڵمان ئەم حاڵە بێ کە چاومان لە دەستی بەغدا بێت، یارمەتیمان بۆ دەنێرێ، موچەمان بۆ دەنێرێ، مستحقاتی خۆمان دەداتە یان نایدا. لە کوردستانی سووریا دیسان ئایا دەبێ کوردانی سووریامان زوڵمیان لێ بکرێ یا لێیان نەکرێت، حەق خۆیان پێ بدرێ پیانن. لە تورکیا بە هەمان شێوە، لە ئێران بە هەمان شێوە. باشە چیمانە بۆچی ئەم میلەتە کوردە بەم شێوازەیە؟ باشە بەڵێ موامەرەیەکی گەورە هەیە لەسەر میلەتەکە، بەڵام بەڕاستی خۆخۆری میلەتی کوردیش لەناو خۆدا گەورەترین هۆکارە بۆ ئەوەی ئەوە حەڵمان بێت. خی پەروەردگار دەفەرمێ وەلا تەنازەعوا فتەفشەلوا وتەذهەب ریحکم. فەرمێ ئێوە لەگەڵ یەک ناکۆک مەبن ئەجینا فەشەل بێنن، خێر و بێر و دەوڵەت و دەسەڵاتتان دەڕوات. بەڕاستی جێگای ئەسەفە، جێگای خافەتە کە گەیشتووینە ڕۆژێکەوە چاوەڕێکین ئایا موچە خۆران دەنێرن یان ناینێرن. ئەوەش جارێک پێش ئەوەی کە باسی زوڵمی بەغا بکەین کە ناینێرێت، با بە خۆمان دابچینەوە و مەراجعەیەکی خۆمان بکەینەوە تاکەی ئەم میلەتە دەبێ وا بێت، تاکەی ئێمە دژی یەکتر بین. یعنی بۆچی ئاوا ئەو پاشقل لەو بگرێ، ئەو دژایەتی ئەو بکە، ئەو لەسەر ئەو بخوێنێ، ئەو حەز بە شکستی ئەوی تر بکە. بۆچی کورد نابن بەیەک؟ بۆچی بیر ناکەنەوە بەرژەوەندیە گەورەکان لە پێش بەرژەوەندی حزبی و بەرژەوەندی کەسی و بەرژەوەندی بنەماڵەیی و بەرژەوەندی باشە چی بێت بەداخەوە؟ یعنی با بە خۆمان نابچینەوە. بەڕاستی خەلەلی گەورە لە خۆماندا هەیە وەکو میلەتی کورد، بۆیە وامان لێ هاتووە کە بەو شێوازە خەلەلەکە لە خۆمانە. ئەمڕۆ کۆبوونەوەیەک کرا، زۆربەی حزب و لایەنە سیاسیەکان بەشدار بوون، بەڵام هەندێکی تیایدا بەشدار نەبوون. ئێستا کاتی ئەوەیە کە تیایدا بەشدار نەبین. من دەڵێم یعنی هەرێمەکەمان وەکو بەلەمێک وایە، هەر یەکێکمان لە هەر لایەکەوە کونیکەین غەرق بێ هەمومان تیادا دەچین. ڕۆژی ئەوەیە کە هەمومان بەیەکەوە بین، بەڵام نەک لە کاتی تنگانەدا داوا لە کاتی شوێنەیەشدا لە کاتیشدا ئاگامان لە هەموو دەبێ ئەوەی کە دەسەڵاتی هەیە حساب بۆ بێدەسەڵاتەکە بکە، ئەوەی کە دەوڵەمەندە حساب بۆ فەقیرەکە بکە، ئەوەی کە قووەتی هەیە حساب بۆ بەهێزەکە بکە، نەک لە کاتی تنگانەدا. بەڵێ ئەمڕۆ سەفینەیەکە کەشتیەکە هەمومانی تێداین، پێویستە هەمومان پارێزگاری لێ بکەین، پێویستمان بتوان بین چۆن دەبێ ڕێگا بدرێت و قبول بکرێت موچە خۆرێک نەدرێت. لە کاتێکدا کە حکوومەتی بەغدا کە خۆی بە حکوومەتی ناوەند و مەرکەزی دەبینێت، کە خۆی بە بەرپرسی تاوەکو زاخۆ دەبینێت، چۆن موچەی کەسێکی بەسڕە دەدا پێویستە موچەی کەسێکی زاخۆش بدات. ئەجینا بۆچی بەخۆی دڵە حکوومەتی ناوەندی؟ ئەنجا تاوانی ئەم میلەتە چییە؟ تاوانی ئەو دایکە چییە کە نەتوانێت شیر بۆ مناڵەکەی بکڕێ، دابی و حەفاظە بۆ مناڵەکەی بکڕێ، ئەو فەقیرە و هەژارەی کە چاوەڕێی موچەکە بێت مانگانە بەشت و بتوانێت پێداویستی ماڵەوەی بکڕێ. بۆچی کێشەی سیاسی بکرێتە هۆکارێک کە میلەتێکی داما و میلەتێکی لێقەڵما و تیایدا باجەکەی بدات؟ ڕاستی ئەو پەڕی زوڵمە، ئەو پەڕی خیانەتە کە ئەمڕۆ لەگەڵ ئەم میلەتە دەکرێت. باشە من دەڵێم دکتۆرەوان خۆیان بە موسڵمان نەزانن بەڕێزیشتان هۆکار بێ لەوەی کە موچە نەدرێت. واللهی خوای گەورە محاسبەی دەکا و بە خیانەت کا حسابە. پەروەردگار پێمان دەفەرمێ ئین الله یأمرکم ئەن تؤدوا الأمانات إلى أهلها. پەروەردگار فەرمانمان پێ دەکا ئەمانەتەکان بگەێنین بیدەینە دەستی خۆی. گەورەترین ئەمانەتی ماڵ و سامانە. ئەو خیانەتکارە مەبەستت لە بەغدایە دکتۆر؟ خەڵکی شایستەی خۆی ئێستا تۆ پێ دەرگای موچە داخەیت و قوتی خەڵک ببڕیت، گەورەترین خیانەتە. بەرپرسانمان بەس بێ لەوە دەکەنەوە چۆن پۆستەکان بگرنە دەست، چۆن دەسەڵاتیان هەبێت، چۆن کورسیان هەبێت، چۆن پارەیان زۆر بێت.
بیر لەوە ناکەنەوە کە ئەوە مەسئولیەتێکی زۆر گەورەیە. پیغمبر عليه الصلاة والسلام دەفەرمێ إن رجالا يتخوضون في مال الله بغير حق فلهم النار يوم القيامة. خەڵکانێک ئاوا دەست لە ماڵی عام وەردەدەن بە کەیفی خۆیان تەسەڕوفی تێدا دەکەن، بەڵام ئاگریان هەیە بۆ ڕۆژی قیامەت. لە حەدیثی تردا پیغمبر عليه الصلاة والسلام دەفەرمێ من استعملناه أمرا فكتمنا مخيطا فما فوقه كان غلولا يأتي به يوم القيامة. هەر کەسێک ئێمە بەرپرسیارەتێکی پێ بدەین، ئەمانەتێکی لەبەردەست بێ، ئەگەر دەرزیەک بشارێتەوە، دەرزیەک بۆ خۆی هەڵگرێت، ئەوە بە غەلول و بە خیانەت دادن ڕۆژی قیامەت دەیهێنێ. لە یەکێ لە غەزوەکاندا پێغەمبەری خوا عەلەیهی سەڵام وەسەلام دکتۆر لە غەزوەی خەیبەر دەگەڕایەوە، یەکێک لە سەحابە تیرێک هات پێی کەوت و مرد. سەحابەکانی تر وتیان هەنیئەن لەهو الجەنە، ئەی پیرۆزی بێ بەهەشت، ئەوە لە غەزا بوو، لە پێناوی خوا هاتووە ئێستا شەهید. پیغمبری خوا علیه الصلاة والسلام فرمید کلا نخیر، مەڵێن بەهەشتی پیرۆز بێ، سوێن بەخوا. ئەو عەبایەی دکتۆر وابزانم پەیوەندەکەمان پچراوە، پەیوەندی تەلەفۆنێکە، حەزەکەم هاوکارانم تەلەفۆنت بۆ بکەنەوە بۆ ئەوەی بتوانین درێژە بە گفتوگۆکەمان بدەین. ئەم ویست پرسیار لە بەڕێستان بکەم، وابزانم دەنگەکەم ناگەیشتە بەڕێستان. باست لەو زوڵم و زۆرداریە کرد کە با بڵێن حکوومەتی عێراقی بەرامبەر بە هەرێمی کوردستان ئەکات، تەنانەت باس لەوەکەی کە خۆمان خۆخۆرین و هۆکاری سەرەکی ئەوەن کە ئەوەمان بەرامبەر دەکرێت لە بەغداوە. ئەگە ئێستا وەرگیرا بێت حەزەکەم قسەی لەگەڵ بکەم و بۆی پرسیارەکانی ئاراسە بکەم و گفتوگۆی زیاتری لەگەڵ بکەم، بە تایبەت ئەوەی کە ئەوان خۆیان بە موسڵمانە زانن و تەنانەت بینیتان هەر ڕاگەیاندن باسی ئەوە ئاکرا کە تەیف سامی ئەچێت بۆ حەج. باشە لە کاتێکدا نووسراوە نێرێتن بۆ وەزارەتی دارایی هەرێمی کوردستان، ئەڵێت چی؟ ئەڵێ موچە نانێرم، بەڵانستان تەواو بۆ کورتی و کرمانجەکە لە پارەمان هەمووی ناردووە. ئەوە قسەی خۆیەتی ها. جا ئایا ئەمانە دروستە یاخود دروست نییە؟ ئەمانەی لێ پرسم. و ئەمڕۆ کۆبنەوەیەکی گرنگ کراوە لە هەرێمی کوردستانە، زۆربەی لایەنە سیاسیەکان بەشدار بوون، 43 حزب لایەنی سیاسی، بەڵام نزیکەی 5 حزب لە هەرێمی کوردستان بەشداریان نەکردیە. دکتۆر گوێبیستی ئەوە بووین، ها باسی خیانەتکاریشت کرد، ئەو خیانەتکارە مەبەستت لە بەغدایە؟ ئەوە یەک. دوو، بینیمان لە ماوەکان ڕابردووە دەیانگوت تەیف سامی ئەچێتە حەج، لەوانەیە نەتوانێ واژۆ بکات و نازانم چی، دواتر کتابێکی بۆ هەرێمی کوردستان کرد کە موچە نانێریش، بانەیە بۆ حەج، بانەیە بۆ حەج، با موچەی خەڵک بدات، بانەیە کەسێک کە موچەی خەڵک ببڕێت، موچەی خەڵک ببڕێت بە هەر بیانووی یەک بێت، بە هەر بیانووی یەک بێت، بۆیان نییە موچەی خەڵک ببڕن. کێشەیەکی سیاسی لەگەڵ ئیدارەی هەرێمی کوردستان هەیە، با خۆیان حەلی بکەن، ئەمما موچەی خەڵک نەکرێ بە قوربانی. نمونەیەکی کوردی هەیە دەڵێت بەباو بە باران لە بەفر کەم دەکات. لە هەردوو لە هەر زەڕبەکە بەچێ دەکەوێت، نە مەسئولەکانی کوردیمان زەرەر دەکەن، نە مەسئولی بەغداش زەرەر دەکەن. ئەوەی کە زەرەر دەکات چێیە؟ میلەتەکەی موچەی بۆ ناچێت. زۆر باشە. ئەمەش بەڕاستی زوڵمێکی گەورەیە، تاوانێکی گەورەیە، خیانەتێکی گەورەیە. عمەری کوڕی خەتاب ڕەزای خوای گەورەی لێبێ دەیفەرموو إن البغلة إذا عثرت في أرض العراق لسئلت عنها يقال يا عمر لما لم تمهد لها الطريق. أجر بيتو يعني استريق لعراق كويت خواي جورا محاسبي من دكا دفرمي بوتي الرقاكات بو تاخذ نكردوا أو استريق كوتو قاتشكا حسابي أوي ذكر بو استريق الرقات تاخذكا. عمري كري عبد العزيز رضاي خوای لێبێ کاتی قسەکردنی خۆی و ئومور و کاروباری تایبەتی خۆی دەهات چرایەکەی دەکوژاندەوە، دەوێت ئەوەی بەیت المالە. ئێستا ماڵ یعنی هەر یەکێک لەو بەرپرسە گەورانە دەبینیت موچەیەکی هەیە، پارەیەکی خەیاڵی، بەس کار بەردەستە گەورەکان ئەگەر موچەکانیان کۆکەیتەوە بەقەدەر قۆرانی هەرێمی کوردستان دەکات. بۆ لە خوا ناترسن، بۆ حیساب بۆ ئەوە ناکەن کە میلەتێک موچە بکرێت تاوانێکی زۆر گەورەیە. هاوکارانم کە لەگەڵ بەڕێستان قسەیان دەکرد، گوێبیستی قسەیەکی بەڕێستان بووم، گوتت ئەوەی موسڵمان بێت لە هەرێمی کوردستانە ئەبێ بەرامبەر ئەو ناحەقیقەی بەغدا بوەستێتەوە. بێگومان بێگومان پێویست ناکرێت قبول بکرێت، ناکرێمە قبول بکرێت. بەڕاستی ئەمە بە حەزب لایەنە سیاسی ئیسلامیەکانیشەوە، بە هەموو مسلمانێک، بە هەموو عاقڵێک، بە هەموو غەیرە مسلمانیش کە هەست بە ئینسانیەت و مرۆڤایەتی بکە، نابێ ئەمە قبول کات، نابێ قبول بکرێت. بەڵام کە دەڵم نابێ قبول بکرێت، با بە دوای حەلێکدا بکڕێن. یعنی حکوومەتی هەرێم
ئێستامەکە کەوتوینەتە ژێر ڕەحمەتی بەغداوە وەرن لە مەوزوعەکە بکۆڵنەوە کە تاوان لە ئێوەیە و ئێوەن پابندی ئەو مەرج و شەرتانەنین کە لەگەڵ بەغدا هەتانە بە ئێوە دەڵم لە خواب ترسن مەرجەکان جێبەجێکن بۆی خۆتی خەڵک لە بڕێ ئەگەر ئێوە پابند بوون و ئەوان زۆڵم دەکەن تەواو ئێستا چۆن میلەت لە ڕابردوو هەموو ناڕەحەتیەکی قبول کرد بۆی لە سیستەمی بەعث ڕزگاری بێ والله ئەمڕۆژ قبولی دەکەین ڕزگارمان بێ ئەمڕۆژ قبولی دەکەین با ڕزگارمان بێ ئەوە وەزعەکە بەو شێوازە نەمێنێتەوە موچەخۆری داما و چاوەڕێکە ئایا موچەکەی دێ یا نایە هەرێ چێ ڕێگرتووە ئەم سەفەرە ئایا چێ هۆکارە ئەمە بەڕاستی ژیانی میلەتی کورتیدایە بەداخۆ لێم باش ئەو بیانوانەی لە ئێمە دەیگرن بۆ خۆیان ڕەوایە دروستە ئەو بیانوانە لە خۆیان نەگرن نە ئیوان نەپێویستی بە تەوقیع یعنی ناو هەڵایە بۆ خۆیان دێت ئەو هەموو گەندەڵیە کە هەیە هەر حسابی بۆ ناکرێت بەڵام ئەوەمانە ئەوەنی ئێمەش با گەندەڵیمان هەبێت با نەبێت با بیانون نەدەینە دەستەوە ئەگەر بیانوو هەبێ با نەدرێت بەزمانە ئەوە نیە ئەوان گەندەڵیان نەبێ ئەوان ماڵ نەخۆن یعنی حساب ناکرێت کە چەندێک گەندەڵی هەیە بەڵام بە هەر حاڵ یعنی ئاماژەی قسەکەم بۆ بەرپرسانی هەرێمی کوردستانە کاتی ئەوە هاتووە چاوێک بە وەزعی کووردا بەخشێنەوە تاکەی ئاوابین تاکەی ئەوە حاڵمان بێ ئەرێ بۆچی ڕێک ناکەون بۆچی یەکدەنگ نابن بۆچی هەندێکتان بۆ هەندێکتان تەنازول ناکەن لەسەر شتێکی خێر و حەق هاوڕابن بۆی بتوان خزمەتی میلەتتان بکەن دوایین ئەمڕۆ کۆبوونەوەیەک کرا حەزب و لایەنە سیاسیەکان بەشدار بوون تایدا لایەنەکانی ئۆپۆزیسیۆن حەزب ئیسلامیەکان تێدا بوونم لە بژوردنەوەی ئیسلامی بەشدار بوو لایەنەکانی ئۆپۆزیسیۆن با بڵێن ئەوەی نەوەی نوێیە هەڵوێستە کۆمەڵی ئیسلامیە کۆمەڵ دادگەری هەروەها یەکگرتووی ئیسلامیە بەرێگە لەمانە بەشدار نەبوون بە تایبەتی حەزب ئیسلامیەکان من باسی ئەوانەکەم دروستە لە کاتێکی وە باس لە قوتی خەڵک بکرێت نەوان نێن بەشدار بن بەڵام بینیمان بۆ شوێنی تریش بۆ شوێنی تریش کە چێشیان بۆ دروستەبی هاواریانە و بۆ ئەو شوێنانە بۆ نمونە ئەوانەی کە خۆیان مەبەستیانە نامێ ناو بێنم بۆ غەزە باڵێ ئەو من ناوم هێنا من ئەڵێم ئەگەر ئەمڕۆ شەڕی حزبایەتی بێت حزبەکەی تر مەجبور نییە بێت لەگەڵ حزبێکی تر هاوسەنگەر بێت بەڵام ئەگەر پرسەکە پرسی موچەخۆرانی هەرێمی کوردستان بێ بەبێ جیاوازی ئەگەر داکۆچیکردن بێ لە حەقی ئەم میلەتە بەبێ جیاوازی پێویستە هەمومان یەکدەنگ بین پێویستە هەمومان یەکدەنگ بین و أولو الأرحام بعضهم أولى ببعض في كتاب الله ملتەکەی خۆم لێرە لە کوردستان ئەولاترە ئەمڕۆ من بە جواب بێم لەسەری و قسەی لەسەر بکەم لە موسڵمانانێکی وڵاتی تر کە ئەویش پێویستم بە پەرۆشتن بۆی بەڵام پێویستە تەعاون و هاوکاری هەبێ لەسەر بڕ و تەقوا لە کاتی کێشە گەورەکاندا کە ڕوو لە میلەت دەکا جیاوازی و ناکۆچی حزبی وەلا بدرێت زۆر باشە سپاس بۆ دکتۆر عەبدوڵەتیف ئەحمەد ڕابەری ڕەوتی سەلەفی لە کوردستان کە لە مەکەوە لەگەڵ ڕابەری واز لێ خۆش زۆر سپاس سەرکەوتوو